سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفرێک ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی ژمارە 257 لەگەڵتانم 13/6/2025 هەرچەندە بەربەیانی ئەمڕۆ خەریکە جەنگی جیهانی سێیەم ڕووبدا لە جیهان هیوادارم ڕوونەدە تاوەکو GTA 6 بڵاو دەکرێتەوە گەورەترین خەمی گەیمەران جگەلەوەی کە دەمانێت بە تەندروستیەوە بژین و نەمرین و هیچمان بەسەر نێ گیزەرێکمان پێ نەکەوی لەلایەنە دراوسێ خۆتان زانن بەس هیوادارم جیهانی چی بەسەر نێ تاوەکو GTA 6 بڵاو دەکرێتەوە GTA 6 کە بڵاو کرایەوە یاریەکەمان کرد لە پاش دوو مانجی ناڵێم ئاساییترە جیهان لە ناوچی بەڵام هیوادارم ئەو خشتە ناو نەچی بەڵام تا GTA 6 بڵاو کاتەکەم هیچ مەکە چاوتان ماز دەکەم هیوادارم تەندروست باش بن دوو کۆنفرانسی زەبەلاح لە هەفتەی ڕابردوو بەڕێوە چوو بەداخەوە نەمتوانی کۆنفرانسیشیان بگوازمەوە ئەویش کۆنفرانسی ئێکسبۆکس بوو ئێکسبۆکس شۆکەیس بوو کە یەکێک بوو لە کۆنفرانسە هەر ناوازەکان هۆکاری نەگواستنەوەکەش بێکمان بۆ دەگرێتەوە شەوانی یەکشەم من لە کارەکەی خۆم شەفتی شەوانم واتە خەفەرم بەرنامەشم هەیە ڕاستەوخۆ سعات 9 شەو هەموو یەکشەمێک بۆی نەمتوانی بیگوازمەوە داوا لێبوردن دەکەم بەڵام ئەمڕۆ قەرەبووی دەکەمەوە هەرچی زانیاریە چی فێربووی لەو کۆنفرانسە باسی دەکەم وەرەوە باسی سەمەرگەیم فێز دەکەم باسی رێزدنی ئیڤڵ دەکەم و بارا باسی یاریەکەی گالۆڤار دەکەم کە بۆچی نەمان بینی و زۆر شتی دیکە هەیە دەمێ باسی بکەم تکا دەکەم دوگمێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەین نرخی یاریەکان لەم هەفتەیە لەلایەن مستەر بەم شێوازەیە یاری ئەکسپدیشن 33 لەسەر PS5 بە ئاکتیڤ نرخی 30,000 لەناو ئەکاونت نرخی 20,000 دینارە وەروە دەتوانی پلەسی دیلەکسی 12 مانگ ئێستا بە نرخێکی زۆر گونجاو بەرز بخەی بە 75,000 لەسەر PS5 بە ئاکتیڤ لە PS4 بە ئاکتیڤ بە 30,000 وەرناو ئەکاونت بە 30,000 دینارە بۆیە ئێستا زۆر باشە بتوانی پلەسی دیلەکس وەتە ئاخر مۆدیلەکە بەدەست بخەی تۆنە یاری تێدایە بەنرخی زۆر گونجا وەروەها دەتوانی یاری دێت ستراندینگ 2 پری ئۆردەر بکەیت بە نرخی 50,000 بە شێوەی ئەکتیڤ وەروە 40,000 دیناریش بە شێوەی ئەکاونت تەنیا بۆ PS5 بەردەستە و یاریە وەروە یاری دوم دە دارک ئیجز دەڵێ بە شێوەی کرێ بە ماوەی 10 ڕۆژ تەنیا بە 10,000 وەروە هەر یاریشی نوێش کە دێ بە شێوەی کرێ بۆ ماوەی 10 ڕۆژ تەنیا بە 10,000 دینار بۆ 10 ڕۆژ دەتوانین یاریەکە بە خۆت تەواو بکەیت یاخود بەشێکی زۆری بکەیت تەنیا بە 10,000 دەتوانین تاقی بکەیتەوە جگە لەمانە گەیم پاس دەوێت یاری دیکە دەوێت هەر شتێکە دەوێت لە جیهانی ڤیدیۆ گەیم دەتەوێت بەدەستی بخەیت لەسەر کۆنسۆڵ لەسەر PC سەردانی مستەر بکەن وەروە لینکی فەیسبوک و ئینستاگرام لە دیسکریپشندا دەم سەردانی بکەن بڵێن لەلایەن ژیرەوە هاتوون و هەفتانەش پێتان دەڵێم نرخی یاریەکان چۆن نییە دووبارە سپاس بۆ مستەر بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری ئۆکەی گەورەترینەوە یارانی لە مەفتێ بڵاوکردنەوە یاری نوێیەکە بڵاوکرێ بەلای ماینز ئای ئەو یاری لەلایەن یەکێک لە پەرپێدەرەکانی پێشوو ڕۆکستاری کاری بەرەمێنانی بۆ دەکرێت بەڵام بەداخەوە یاریەکە بەو شێوازە نییەکەوە دەمزانی بەو شێوازی ئۆکەی نامی دەمێت ڕاست لەگەڵتان هەفتەی ڕابردووتم ئەو یاریە مەکڕن چونکە دەمانزانی شتێک تاوا نییە بەتایبەتی ئەو یارانەیەکەوە ریڤیو کۆد لە بۆ یوتیوبەران نانێرن یاخود تەنیا بە شێوەی سپۆنسەر ڤیدیۆکانی خۆیان بڵاو دەکەنەوە واتە نیان هێشت کەس یاریەکە هەر ببینی تاوەکو یاریەکە بڵاو بکرێتەوە وەسمی یوتیوبەرەکان و شتەکانە تاکتاکان دەکبینیان بەڵام بە شێوەی سپۆنسەرکرا بوون بەداخەوە یاریەکە بەو شێوازە نییە ینی زۆربەی شوێنەکان کە ریڤیویان کردووە 5یان پێداوە 4یان پێداوە هێشتا لە مێتاکریتیک ژمارەی تەواومان نییە بەڵام 4 کەس کە ریڤیو کردووە 50یان پێداوە لە 100 یان 4یان پێداوە لە 10 گەیمەرانی 3.9 پێدا تەنانە حاڵەتەکە بە شێوازی خراپە ئێستا پلەیستەیشن ریفاندی ئەو یاریە دەکات وار کەسێک ئەو یاری کڕی بێ داوا لە پلەیستەیشن کەی بڵێ یاریەکەم ناوێ و دەمەوێت پارەکە خۆمەگرمەوە پلەیستەیشن پارەکە دەداتەوە لەبەرچی لەبەروی ئەو یاریە سرەتا وارکلاین بۆ کرا کە یاریەکە بە 60 FPS بە 60 فریم لە بۆ PS5 پرۆ بە شێوەی ئینهانست یاریەکە بەردەست دەبێت بەڵام کە یاریەکە بڵاوکرا بێگومان شتێکی تێدا نییە و یاریەکە 30 فرێمی بەتەواویش پێ ناکرێن و پڕ لە گلیچ وە ستۆریەکەی دەڵێن باش نییە کارکتەرەکان باش نییە جیهانەکە دەڵێن ئۆکەی جیهانەکە تۆزێت جوانان ڕووی گرافیک شتەوە بەڵام شتێکی وای تێدا نیە یاریەکە ئەنجام بدەیت کەوا جیاواز بێ جێگەی سەرنج بێ بۆیش پێم وابی یەکەم یاری و کۆتا یاری ئەو زەماعەتەیە ستودیۆی بێڵتە ڕاکت بۆی و کۆتاییان پێدەیە وە لە مەفتەیە یاری دی ئاتلەرز بڵاو کرایەوە بە نمرەی 85% یاریێکی سڤایڤەری بیس بیلدەرە واتە دەتوانی شوێنەکەی خۆت کوخەکەی خۆت ماڵەکەی خۆت بەقوتر بکەی وەروە لە ممانەوە لە ژیانی شە لە هەمان کاتدا پێشوازێکی باشی لێکراوە تەنیا لەسەر PC پێما بێ 85 هیناوە لەسەر PS5 24 ناوە لەسەر ئێکسبۆکس 6 ژمارەکەمان نییە بەڵام بەگشتی زۆر بە باشە باسی دەکەم وەرە ئەپدەیتە نوێیەکەی یاری ڕینبۆش بڵاو کرایەوە بە ناوی Rainbow Six Siege X کە ئەپدەیتێکە پێم وابێت چەند ماپێکی نوێ لە خۆ دەگرێت گەیمپڵەیەکی نوێ لە خۆ دەگرێت وە ستایلێکی نوێ یاریکردن لە خۆ دەگرێت زۆر معلومات نییە لەسەر ڕینبۆی داوا لێبردن دەکەم بەڵام بەگشتی
پێشوازەکانی زۆ باشە 82 پێدرا یاری دون ئەوەیکنیک تەنیا لەسەر پیسی بڵاو کراوەتەوە تاوەکو ئێستا و لەسەر پیسی 79 هەیە بەگشتی نمرەکانی تاوان بڵێن باشە گەیمەرێکی زۆر بەدڵیتی دەڵێن هەندێک چێشی تەکنیکی هێشتا ماوە بەڵام بەگشتی بەدڵیانە و 79 نمرێکی خراپ نییە بۆ یاری چکە یاریانە زیاتر لە ماوەی ساڵی 2023 زۆر باشتر دەبن بۆ لە داهاتوێکی باش ساڕانی هێرەکە یاری وەرهەمە 40,000 یاخود 40K سپیس مورین بەشیەکان بە شێوەیە ڕیماستەر دووبارە بڵاو کرایەوە لەسەر گەیم پاسی بە خۆڕایی بەردەستە ئەو یاریە 65 هێناوە نەک لەبەرەوەی کە بڵێم یاریەکە خراپە بەڵکو لەبەرەوەیەکەوە دەڵێن نرخی یاریەکە بە $10 زۆرە ئەگەر بەسەر گەیم پاس نەبی بەسەر پلەیستەیشن بیکڕی یان لەسەر پیسی بیکڕی نرخی زۆرە و بەگشتیش دەڵێن تەنیا کواڵەتی یاریەکە بەرز کراوە ڕێزۆڵشنی بەشکارێکی گەورەی نەکراوە کە داوای $40 لەبە بکە و گەورەترین یاری نیتندۆ سویچ دووش لە لافی ڕابرد بڵاو کرایەوە یاری ماریۆ کارت وۆرڵد نمرە 87 هێناوە خەڵکی بەدڵیانە ڕەخنەگران بەدڵیانە ماریۆ و هەم دنیا بەدڵیتی بێگومان لە هەفتەی داهاتووش یاری گێکس تریلۆجی بڵاو دەکرێتەوە کە سێ یاری کلاسیکی گێکسن دووبارە ڕیماستەر دەکرێنەوە وەرە یاری فوتبۆڵەکەش بڵاو دەکرێتەوە یاری ڕیماچ کە ئەو یاریە من زۆر چاڕوانم لەسەر پلەیستەیشن بەردەست دەبێت لەسەر ئێکسبۆکس لەسەر گەیم پاسیش وەسەر پیش بەردەست دەبێت زۆر چاڕوانێ یاری دەکەم لەبەرچی لەبەرەوەی یەکەمیان یاریەکە فوتبۆڵە کەیفمان زۆر بە فوتبۆڵ دەبێت تۆپانێ لە هەمان کاتدا فوتبۆڵە بەڵام بە ستایلێکی جیاواز من بەبیرم نایە یاری جیاوازی فوتبۆڵم بینیبی لە ماوەیەکی یەکجار کاتی خۆی یاریەکانی فیفامان دەبینی فیفا ستریت ئەوە لەو ستایلەیە بەڵام هێشتا تۆن دەڵێ گەیم پلی جیاوازترە و زیاتر کۆنتترۆلی یەک یاریزان دەکەی لەوەی کۆنتترۆلی تاوای تیمەکە بکەی لە یەک کاتدا ڕاستە کۆنتترۆلی تاوای تیمەکە دەکەی لە یەک کاتدا بەڵام کۆنتترۆلی یاریزان دەکەی و کامێرە بە کامێری کەسی سێم لە پشت دەبی و ئەو یاریە زیاتر حرکات و گۆڵکردنە بە ستایلی جیاواز لەوەی کە زیاتر مەسەرەن وەکو یاریی ئاسایی فیفا ستریت بیدن تەنیا بردنەوە بیتن بردنەوەی تێدا بەڵام زیاتر حرکات و شێوازی گۆڵکردنە لەوەی کە تەنیا گۆڵ بکرێت ریماچ لە هەفتەی داهاتوو بەردەست دەبی و هیوادارم نمرەی زۆر باش بەرز بێنن چونکە من خۆم یەکەم کەس ڕۆژ یەکەم تاقی دەکەمەوە وەرە یاریێکی نوێشمان هەیە بە ناوی FBC Fire Break کە یاریەکە لە جیهانی کۆنتترۆل و ئاڵنوەیکە زیاتر جیهانی کۆنتترۆل لەناو باڵەخانەکەی کۆنتترۆڵە یاریێکی ئۆنلاینی کۆنتترۆڵە کەوا بە سێ بە سێ یاری دەکرێت کوواپە دەشتوانیت بگمامەشەی ئۆنلاین لەگەڵ خەڵکی جیاواز بیکەی جگە لەوەی کەەوە یاریەکە ئۆنلاینە مەسەن PVP لە هەمان کاتدا شتی سیر و سەمەرژە لەناو باڵەخانەکەی کۆنتترۆل ڕوو دەدا یاری کۆنتترۆل کردی دەزان باس دەکەم سەرنجاکیش دیارە لەسەر پلەیستەیشن پڵەس ڕۆژێکەکان بەردەستە پلەیستەیشن پڵەس پێما بێ ئێکسترا وەروە لەسەر گەیم پاس ئۆڵتیمێت بەردەستە پێکمانە سەر پیسیش بەردەست دەبی و شتێکی ناوازە دیارەوە هیوام وایە یاریەکە زۆر باش بی لەبەرەوەی ئەوەشیان ڕۆژ یەکەم دەکەم لەبەرەوەی من زۆر عاشقی کۆنتترۆڵم بەڕاستی و حەج دەکەم یاری ئۆنلاینی کنترۆل لە جیهانێکی جیاوازاکەم زانم چۆن نییە وەروە یاریەکانی پلەیستەیشن پڵاس لە بۆ ئەکسترا پریمیەمی لە بۆ ئەو مانگەی بە تەواوەتی ئاشکراکران ئەوە یاریەکانە یاری FBC Fire Break تازە باسم کرد وەروە یاری Five Nights at Freddy's Help Wanted 2 بەشی دووەمی زنجیرەی Help Wanted بگومان لە زنجیرە یاری Five Nights at Freddy Battlefield 2032 وەروەها The Hunterمان هەیە کە ڕاوکردنەکەیە لەگەڵ چەندە یاریێکی دیکەکە لاانەیە باشتری مانگ نەبی وتی مانگان کە هەمان قسەی دەکەمەوە باشتری مانگ نییە بەڵام لە بۆ جەماعەتی پلس لەمە جەماعەتی پریمیەمیش یاری دەیزێکس The Conspiracy پریمیەم و دیلەکس هەردووچیان دەگرتەوە کنسپیرسیەکەی تێدایە کە یاریی پلەیستەیشن 2 کلاسیکە هیواداریشم و یاریش هەرچ نەبی بە 6 پرمیاری بکەن کە باوەژانکەمە 6 پرمی چکە یاری کات خۆی کردیتمە لەسەر پلەیستەیشن 2 یاریش زۆر نازداری دەیزێکس خۆی زنجیرەکە زۆر ناوازەیە ئەوەش یاریی زۆر باشتی هیوادارم شتێکی باشبی وە سێژی لێوەربگرین بێمە سەر هەواڵی یاریەکان کۆنامی بە فەرمی بەشێکی نوێی سایلەنت هیڵی ڕیمێک دەکاتەوە لەگەڵ چێ لەگەڵ بلوبەرد تیم بەشی یەکەمی سایلەنت هیڵ هەر بەناوی سایلەنت هیڵە هەر لەلایەن کۆنامی و بلوبەرد تیمەوە ئێستا لە بەرەمێنانە دوای سەرکەوتنە گەورەکەی بەشی دووەم سایلەنت هیڵ 2 لەلایەن بلوبەرد تیم کە ڕیمەیک کرایەوە کە یاریی کۆنامیە بەشی یەکەمیش دووبارە ڕیمێک دەکەنەوە و ئەم ساڵیش سایلەنت هیڵ F بڵاو دەکرێتەوە یعنی ئەوە ڕێک
چۆن دەڵێ هەواڵە خۆشەکەی بۆ ئەو گەیمەرانی کەیفیان بە سایلەنت هیل و یاری ترسناک دێ کەیفیان بە یاری سروایڤەر هۆڕۆر دێ کەیفیان بە یاریەکانی هاوشەوی رێزدنت ئیڤڵ دێ سایلەنت هیل دوو زۆر سەرکەوتوو بە بەڕاستی من لە پێشترش لە چەندین ڤیدیۆی دیکە لەماوەی یەک ساڵ ڕابردوو قسەی دەکەمەوە دەیکەمەوە وتمان گومانمان لە بلوبەر تیم هەیە لە بەهۆی ئەو یاریانی ڕاوە دروستیان کردێ بەڵام ئەگەر بێت و سایلەنت هیل 2 بە تەواوەتی ڕیمێک بکەنەوە ئەو ستودیۆ دەسێتە ئاسێکی دیکە و بێگومانی لەوەی یاری دیکەی سایلەنت هیل ڕیمێک دەکەنەوە بەتایبەتیش بەشی یەکەم وەرا بەشی سێیەم جا ڕێکشتەکە وا بوو سەرکەوتوو بوو زۆر سایلەنت هیل 2 گەیمەرێکی زۆر لە دنیا تاقی کردەوە و گەیمەرانی کلاسیش بەدڵیان بۆ و ئێستا کۆنامی ڕووناچی سەوزی بۆ بلوبەر تیم هەڵکردووە بەشی یەکەمیش ڕیمێک بکەنەوە هێشتا بەروار و شتمان نییە تەنیا دەزانینکەوە بلوبەر تیم یاریەکەی پلەیستەیشنی ڕەسان پلەیستەیشن 1 کە لە 1999 بڵاوکراوەتەوە ئەو یاریەش لە 1999 بڵاوکراوەتەوە بەناوی سایلەنت هیل دووبارە دروست دەکرێتەوە و بە فەرمی ڕانگەیان لە ڕاگەندراوێک دەڵێ We are working with Bluebird team on a remake of Silent Hill originally released on the PlayStation in 1999 دەڵێ ئێمە کۆنامی دەڵێ ئێمە بە فەرمی لەگە بلوبەر تیم بۆ دووبارە دروستکردنەوەی سایلەنت هیل کار دەکەین کە یاری ڕەسەنەکە لە ساڵی 1999 لەسەر پلەیستەیشن بڵاوکرایەوە دڵخۆشم چاوەڕوانم زیاتر قسە لەسەر ناکەم بزانینە داهات و چڕ دەدا مۆدی مەڵتیپلەیەری یاری مێتڵ گیر سۆڵید دڵتا ئاشکرا کرا و ناویشی مێتر گیل ئۆنلاین نییە بەڵکو بە ناوی فۆکس هەنتە تڕێدێکیان بە بڵاو کردیتەوە کە تۆزێ جیاوازە لە یاری ڕەسەنەکە چکە لە یاری ڕەسەنی مێتڵ گیر 3 پێم وابی من خۆم بیرم نییە یاخود نەم کردی ئۆنلاینەکەی بزەب لە بیرم نییە بەڵام ئەمەیان جیاواز کرد لە مۆدی ئۆنلاینی پێشووی هەر هەمان یاری بوو مۆدی ئۆنلاینی هەبوو بە هەمان ناو مەناوی مێتڵ گیر ئۆنلاین بوو چیوا بوو بەڵام ئەمەیان مۆدێکی جیاوازە بە ناوی فۆکس هەنت ناو یاریەکەی بەردەست دەبیت نیتینۆ بە فەرمی ڕاگەیان لە 4 ڕۆژی بڵاوبوونەوەی سویچ زیاتر لە 3.5 ملیۆن دانیان لێ فرۆشتووە گەورەترین بڵاوکردنەوەی ئامێرێکی سویچە لە مێژووی نیتیندۆ سویچ تاوەکو ئێستا کاریان لەسەر کردی بێت کە ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ نیتیندۆ سویچ 2 بەڵام نرخی گرانە هیوادار نرخی هێرزانتر بکرێ بە تایبەتی بکرێتە 350 دلار و ئەمانە بێمە سەر سەمەر گەیم فێست بەڕاستی کۆنفرانسێکی خۆش بوو سەرتاش کەوەرێکیان پێ کردین و تێ رێزدنت ئیڤڵ لە ساڵی داهات دەبێتە 25 ساڵ لۆشتانە هیچمان نەبی نەزەر رێزدنت ئیڤڵ بەڵام لە کۆتاییەکەی تعویزیان کردەوە ترێلەری فەرمی یاری رێزدنت ئیڤڵ 9 یاخود ڕەکوێمیان ئاشا کرد و هەموو چاوەڕوانی ئەوی بووینکەوە پێماوا بوو یاریەکەی گاڕڤار دەبین بەڵام یاریەکەی رێزدنت ئیڤڵمان بینی کە لە بۆ من هیچ کێشەم نییە رێزدنت ئیڤڵ ئۆکێ ڕەکوێم بەشی نوێیەم زۆر جوان دیارە زۆر ڕاقی دیارە و زۆر ترسناک دیارە و زۆر بە یاریە کۆنەکان رێزدنت ئیڤڵ دەچی لەوەی کە بە زنجیرە نوێیەکە بچی لە ڕووی ستایلەوە بەڵام لە ڕووی گەیمپڵەی تێکەڵەیەکی رێزدنت ئیڤڵ 8 و 7 دەبی لەبەرەوەی کامێری کەسی یەکەممان هەیە و کامێری کەس سێممان هەیە بەڵام جیاوازەی کەسێ لەگە رێزدنت ئیڤڵ 8 لە ڤیلێج لە 8 کامێری کەسی یەکەم بوو یاریەکە بەڵام دواتر بە ئەپدەیت کامێری کەس سێمیان زیاد کرد بۆ ێش کاتێ بە کەس سێمێستە یاری بکەیت هەست دەکەیتەوە ئەو یاریە بۆ کامێری کەس سێم دروست نەکرێ کارکتەرەکە بە شێوەیەک زۆر مرتەحنی لەگەڵی بەڵام لێرە یاریەکە خۆی بە کامێری کەسی یەکەم و سێم لە سەرەتاوە دیزاین کراوە واتە بە کامێری کەس سێم یاری بکەیان یەکەم یاری بکە هیچ فەرقی نییە کاپکۆم دەڵێ کامێری کەسی یەکەم یاریەکەی بەکو رێزدنت ئیڤڵ 7 کامێری کەس سێمیشی وەکو رێزدنت ئیڤڵ 2 رێزدنت ئیڤڵ 4 واتە تێکەڵەیەکی هەردوو شتیان معلوماتشمانە سە یاریەکەی نوێم یاریە لە زنجیری رێزدنت ئیڤڵ زنجیرە سەرچێکە و کاپکۆم دەڵێ prepare to escape death in a heart-stopping experience that will chill you to your core دەڵێ خۆت ئامادە بکە بۆ ڕاکردنێک لە مردن کەوا دڵ ڕادەگرێ و ئەزمونێکت پێدەدا کەوا هەتاوەکو چەقی لاشت دەدلەرزێنە A new era of survivor horror begins in 2026. Technological advancement combined with the development team's depth of experience combined in a story with rich character and gameplay that's more immersive than ever before. سەردەمێکی نوێی survivor horror-مانەوە لە ژیان دەست پێ دەکات 2026 و یاریەکە 2026 بڵاو دەکرێتەوە دەڵێ گەورەترین پێشکەوتنی تەکنەلۆژیای دروستکردنی یاری رێزدنت ئیڤڵ تاوەکو ئێستا بەکارێن هێنابێ واروەها ئەو پەرپێدرانەی کەوا عمقێکی قوڵایەکی گەوریان هەیە قوڵایەکی قوڵیان هەیە لە بەرەمێنان رێزدنت ئیڤڵ بەشدارن بە چیرۆکێکی دەوڵەمەند لە کارکتەری جیاواز و گەیمپڵەیەکەوە لە هەموو یاریەکانی پێشوو زیاتر کاردانەوەی هەیە و ناوازەترە لە ڕابردوو کارکتەری سەرەکیمان دەربارەی کارکتەری سەرەکیشمان بە ناوی گرێس ئاشکرۆفتە
کەوا کچی پاڵەوانی یاری رێزدنت کۆنفرانەکە ئەوش نازانم ئاستی ئاشکرۆ شتێکی وا بۆ بزەبێت ئەو یاریم نەکردووە و زۆری شارەزانی نوانێ مامەزانە زۆر شارەزاتر بێ لە من لەو بابەتی یاریەکانەکەی رێزدنت بەڵام چیرۆکەشیان چیە چیرۆکەشیان باسیەوەی دەکەکەوە بریکارێکی FBI کەوا گریس ئاشکرۆفتە کەیسێک وەردەگرێت کەیسەکەش چییە دۆزینەوەی ڤایرۆسێکە یاخود دۆزینەوەی ئەو جۆرە نەخۆشیەکەوە سەر بەخۆ خەڵکی دەکوژێ و لە هەمان کاتیشدا دەبێ بچێ ئەو شوێنە بدۆزێتەوە کە هوتێلێکە کەوا دایکی 8 ساڵ پێشێستا لەوێ مردووە و لە هەمان کاتدا لێکۆڵینەوەکەی خۆشی دەکەم و لە هەمان کاتیشدا بەناو شاری ڕاکونستیدا دەڕوا کاتێکەوە بۆمبێکی ئەتۆمی بایۆلۆژی یاخود زەنازان بۆمبەکە ئەتۆمی یاخود بایۆلۆژیە بەر شارەکە کەوتو شارەکەی وێران کردووە جا بۆتە شارێکی وێرانە و جۆرە چەندین جۆری بوونەوەری جیاواز و سەیر و سەمەری تێدا دەسۆڕێتەوە و گریس بە هاوکاری کەسێکی دیکە کە ئەوش پاڵەوانی یاریەکەیە دەیەوێ سەرداوی ڕووداوەکان بدۆزێتەوە و چارەسەریان بکە کاراکتەرەکەی دیکە نازانێشتا بە فەرمی چییە بەڵام هەمومان نزانکەوە لیۆنە بەڵام کاپکۆم دەڵێ تۆ بە گریس یاری دەکەیتەوە کاراکتەرێکە لەوانەیە زۆر ئەکشن نەبێ بەڵام کاراکتەرێکی کۆنی رێزدنیڤڵیش دەگەڕێتەوە کەوا تەواو ئەکشنە و بە ستایلی ئەکشنەکەی دەناسرێت کەوا بێگومان دوو کەسمان هەیە وابی یان کریسە یان لیۆنە بەڵام بەهۆی ئەو دەنگۆیانی هەمانە دەزانکەوە لیۆنە تقریبا ئەوەندەی لەسەر دەزانین وە کوشتێکی فەرمی بەڵام هەندێک لە میدیاکارەکان و هەندێک لە یوتیوبەران سی خولەکێک لە یاریەکان تاقی کردەوە لە کۆنفرانسی سەمەر گەیم فێز دەوێت لەسەر کۆمپیوتەر شتاقییان کردەوە بەگشتی دەڵێن یاریەکە ناوازە دیارە گەیمپڵی چەند بینی و گەیمپڵیکەش ئەو ئافرەتەمان هەیە ئەو گریسەمان هەیە کەوا لە وتێلەکە دەڵێ سەراوژێر کرابوو بە ئاسمانەوە بەسترا بووی ناو هوتێلەکە و خۆی دەجوڵێت تاوەکو خۆرزگار دەکات دواتر بەناو هوتێلەکەدا دەڕوە بە دوای کلیلێک دەڕۆ تاوەکو دەرگایەک بکاتەوە دواتر تووشی یەکێ لە درڕندە نوێیەکان یاریەکە دەبێت کە لە تڕۆیەکەی بینیمان ئەو یاری ناوازە دیارە ڕاقی دیارە چەند سکرینشۆتێکی نوێ لێ بڵاو کراوەتەوە هیواداریشم سەرکەوتو بێ و زۆریش نەماوە بڵاو بکرێتەوە لە 27 مانجی 2026 سەر پلەیستەیشن 5 ئێکسبۆکس سیریز و ستیم بڵاو دەکرێتەوە دەربارەی یاری دیکە یاری مۆرتڵ شێڵ بەشی دووەمی ئاشکراکرا کە بڕیارە 2026 سەر پلەیستەیشن 5 و ستیم و ئێکسبۆکس بڵاو بکرێتەوە کەوا بەشی یەکەمی دەتوانم بڵێم یاریێک بوو ناڵێم زۆر سەرکەوتو بوو بەڵام هاواداری تایبەت بەخۆی هەبوو بەشی دووەمیشی لە ڕووی گەیمپڵی و لە ڕووی ئەو دیمەنەی کە بڵاویان کردەوە سەرنجڕاکێش دیارە بەڵام بێگومان پێویستە زیاتری لێ ببینی وەرە تڕێرەی زۆر سەرنجڕاکێشمان بینی لە سەمەر گەیم فێز بەناوی کرۆنیکل مێدیڤڵ کە ئەو یاریش لە 2026 بڵاوکرد سەرەتەنیا لەسەر PC بەردەست دەبی بە شێوەی ئەرلی ئاکسس کەوا گرافیک زۆر جوانە گەیمپڵی زۆر جوانە بەڵام ئەو یاریانە بە ئاسایی نایەنە سەر کۆنسۆڵی گەورەترین مشکلەمان لەگەڵ ئەو یاریانەوەیە هەروای تڕێرێکی نوێی یاری سۆنیک ڕێسینگ کڕۆسڕۆڵ ئاشکرا کرا کە ئەو یاریە بڕیارە لە مانجی 9 ئەمساڵ بڵاو بکرێتەوە یاریی ڕێسینگە لێخوڕنی یاخود چێپەچی ئۆتۆمبیلە لە جیهانی سۆنیک کە ڕۆژ یەکەمان بەدەمە لە یاری لەبەرەوەی ینی سۆنیک پاڵەوانی منداڵی منە زۆر کەیفم پێدا وەرە تڕێرێکی ترسناکیمان بینی لە هەمان کاتیشدا سیر دیارە وە لە هەمان کاتیشدا کامێرایەکەی بەدڵە چیرۆکەی بەدڵە زۆر بە جیهانی ئینساید ئاوت و لیمبۆ ئەوانەدا چی بەناوی ئێند ئۆف ئەبیس لەسەر پلەیستەیشن 5 ئێکسبۆکس ئەوە PC لە 2026 بەردەست دەبی کەشێکی سیر و سەمەرەی هەیە ترسناکی هەیە زیاترها لەو جۆرە یاریانەیە کەوا دنجی باگراون قڕقڕی باگراون ئەو شتانە لە باگراوندت هەیە لە هەمان کاتە دیمەنەکان تۆزێک ئاز دەکا ئامادەمە لەوە یاری ئۆکەی دەزانم ترسێم لێ بەڵام لە پێی ئامادەمە یارێکی گەیم ئۆف ترۆنز ژاشکراکرا بە ناوی گەیم ئۆف ترۆنز وۆر ئۆف وێستڕۆس کە نازان یاری گەیم ئۆف ترۆنز دروست بکەن یعنی سەرتا لە لایڤ ستریمەکەش کە ئەو تڕێگەرم بینی گەورەترین خەمی منەوە بوو کەەوە یاریەکە بۆ مۆبایل نەبی بەداخەوە لە مۆبایل نییە بەڵام لە هەمان کاتیشدا ئەو یارێنیە کە دەمانەوێت مەسەرەن یارێکی گەیم ئۆف ترۆنزمان دەوێت هاوشێوەی چۆن ئەساسنمان هەیە گادۆڤارمان هەیە لاستەڤەسمان هەیە لەو ستایلە یارین تریپل ئەیەکی ناوازەی کاملی کەسە سێمشتەش ڕاقی ناکەن ئەویش قوڕی ناکەن دەستن یاری استراتیژی دروست دەکات زیاری گەیم ئۆف ترۆنزی کە تۆنێک ستۆریت هەیە تۆنێک هەرچەندە ترێلەکە CGI واتە گەیمپڵی بەو شێوازە نیە ڕۆیە دەستغەڵەتمان نەدەن ئەوە بەو شێوازە نیە یاریەکە یاریەکە استراتیژیە کامرە لەسەریە کاکتەرەکان بچوک بچووکەوە لە خوارە دەسوڕن لەو ستایلە یاریانەیە ئۆکەی بەڵام تڕێلەکە سەرنجڕاکیش بڵێ بە تایبەتیش دەبینی کە دەڵێت چیرۆکی گەیم ئۆف ترۆنز بە شێوازێکی جیاواز بینی بۆ منە جۆن سنۆ بەدەستی نایت سوۆرد نەکوژرێ بەدەستی نایت کینگ کوژرێ جیمی لانستەر بە سوپایەکەی خۆی لانستەرەوە بێتە ناو کینگز بێتە ناو وینتەرفێڵی ڕوبەڕووی نایت کینگ و ئارمیەکەی بێتەوە دراگنەکان بە هەماش دەکرێشی جیاواز بەڵام
ئەتۆمیک هارت 2 ئەو یاری بەش یەکەمی زۆر نازدار بوو ڤیدیۆش مەسەری کرد لە یوتیوبی زۆرم بەدڵە بەش یەکەم دیسکۆ یاری زۆر ناوازە بوو بەش یەکەمی باسیەوەی کردکاتی ڕووداگەر لە جەنگی سارد یەکی سۆڤێت براوەبی تەکنۆلۆژیا جیهانی بەسەردێ بەشی دووەمیشی ئاشکراکرا هەرچەندە زۆر لەسە نازانین جارێ بەڵام ترۆیەرەکەی سەرنج ڕاکێش بوو لایەنە سێکسەکەی هەرتێدە ماوە بەس سێکسی تەنیا ئەوە نییەکەوە ئافرەت ڕوتیدا لای سێکسەکەمە بەستمەوەیەکەوە تۆزە شتەکان لارە سەرنج ڕاکێشە حەز دەکەی بیبینی حەز دەکەی ببینی لای ڕوودەدا تێدا ماوە ترۆیەرەکە جوان دیارە بەرواری بڵاوکردنەوەی پێما بێجارە نیمانە بەڵام دەڵێن یاریەکە لە بەرمێنانە و لەوانە شەر 2026 ببینین یارێکی دیکە ئاشکراکرێت کە زۆر بە لە ڕووی جیهانەوە زۆر بە ئەتۆمیک هارت دەچی بەڵام ئەتۆمیک هارت نییە یاخود دەتوانم بڵێم ماڵتیپلێری ئەتۆمیک هارتە بە شێوازە کە MMORPGە واتە تقریبان دەستەوە ناویەک مۆدی ئۆنلاینی وی نییە بەڵکو یاریی دیکەیە لە هەمان جیهان تقریبا شەشی وایە بە ناوی The Cube کە ئەوەشیان هەر سەرنجاکێش دیار بوو ئۆنی موشە Way of the Sword ترۆیەری نوێمان بینی لایەن کاپکۆمەوە یاریەکە 2026 بڵاو دەکرێتەوە ترۆیەرەکەی جوان دیارە بەڵام من پێشترش ئۆن و موشام نەکردووە و حەزم لێ نەبووە نازانم ئەویان بەدڵم دەبی یاخۆدنە چاوەڕوانە یارێکی دیکەمان هەیە کەوا پەپیتەکان فیلم و مسەسەلایان گەلک زۆرە بەڵام یەکەم جارە لە یاریەک پەپیتی ببینین کەوا نەفیلمە نەگەیمە بەڵام شکلیشیان زۆر بەڕاستی دەچی بەڵام لە هەمان کات دەزانین کە ئەوانە بووکەڵەیە و ڕاستیش نییە زۆر جوان بوو بە ناوی فیلدات بۆکسینگ کە یارێکی دەڵێن زۆر کۆمیدیە و لە هەمان کاتدا بۆکسینگشە یارێکی دیکەمان بینی بە ناوی کرۆنۆ ئۆدەسی کە لەسەر PC و PS5 بڕیارە بڵاو بکرێتەوە بەرواری بڵاوکردنەوە مەتاڵکی نییە یارێکی MMORPGە واتە جیهانەکە بەردەوام گەشەی دەکە کارێکی خۆت بەقۆت دەکەیت ستۆری نوێ زیاد دەکرێت DLC نوێ لەو بەزمە یاریانەیە بە ئەنریل ئینجن 5 دروستکرایە بەشی سێمی یاری جوراسیک وۆرلد ئێڤڵوشن ئاشکراکرەکە بەشی یەکەمی نەکرد بەڵام بەشی دووەمی ماوەیە خۆم پێوە خەریکە لە پلەیستەیشنی کاتە لەسەر پڵاسی بەردەست بوو زۆر چێژم نەی کرد وێستەش ماوە ئەسش دەزار حەز دەکەم بیکەم هەڵی دەکەم دەیکەم بەڵام بەشی سێیەم ئەم گرافیک جوانتر بووە و هەم پارچی زیاتریش دەبینین یاریشی خۆشە بیلدینگێکە کەیفت بە مەسەلەن ئەو یاریە من دەکرد کە جیهان شارەکان دروست دەکەی یاخود ئەوەی کە ماینکرافتی دێ یاخود کەیفت بە شاری یاریەکە دێ ئەو جۆرە یاریانەی بیلدینگە ینی شت دروست دەکەی ڕاستێکیش وایە داینەسۆرەکان بەخێو دەکەی لە کەیجی جیاواز بەخێویان دەکەی و گەشەیان پێ دەدەی و یاریی زۆر سەرنجاکێش هاوشێوەی یاری جێتلی کاتی خۆی ئاشکراکرا بە ناوی ئاکس ئۆف بڵۆد کە بە سیفوی دەچی لە ماکەدا بە جێتلی دەچی بەڵام ئەو یاریە تەنیا لەلایەن یەک کەسی دروست کراوە یارێکی هاند تو هاندە شەڕی دەستەویەخەیە لە هاوینی 2026 بڵاو دەکرێتەوە یارێکیش ئاشکرا کرا بە ناوی سکەم V1.0 ڤێژنی 1.0 کە خۆش ناڵم خۆش دەڵم خوش دیارە بزانین ڕوودە ستایلەکەی بەڵە گەیمپڵی جوانە بەڵام تەنیا سەرتا لەسەر ستیمی بەردەست دەبی جەماعەتی هیتمانی شتێکی زۆر خۆشیان ئاشکرا کرد ئەویش هیتمان World of Assassination بە ناوی لە کیفری یاخۆ لە چیفری from Casino Royale لەناو یاری هیتمانی مەرحەلەی کەسینۆ ڕۆیال زیاد دەکرێت کە کەسینۆ ڕۆیال فیلمێکی بەناوبانگە جیمز بۆندە کە جیمز بۆند دەبێت لە کارکترە بەناوبانکان لەسەر یاری پۆکەر بکوژێ جا ماز نیکلسن لە فیلمەکەی ڕۆلی خراپەکارەکە دەجێڕا و ماز نیکلسن لە بۆ خراپەکاری ئەو یاریش دەگەڕێتەوە و لە هەمان کەدا تێکەڵەیەکی زۆر جوانی جیمز بۆند و هیتمانە لەبەرچی لەبەرەوەی دروستکەرانی ئەو یاری هیتمان دروستکەرانی یاریەکەی جیمز بۆندن کە هەفتەی ڕابردوو باسم کرد کە 007 فێرست لایتە کرۆسۆڤەرێکی جوانە ڕۆژ یەکەم ئامادەم لە بۆ بڵاوبوونەوەی ئەو ئەپدەیتە کە پێمەوێت لە مافتەیە بەردەست دەبی غەڵەت نەبە هەفتەیەکی دیکە زۆر سەرنجاکێش و جوان دیارە بەڵام یاریێکمان بینی لە لایڤەکەش زۆر پێم سەیر بوو بە ناوی ئیڤڵ یارێکی زۆر لە ڕاستی تو ریالیستیکە کامری کەسی یەکەمە بەڵام ترسناکی ئەکشنە و مەخلوقەکان بەوەی ینی ئەو یاریە بەوەی دەناسرێت یاخود بەوەی دەناسرێتەوە کەوا پارچەکانی لاشەی ئەو مەخلوقانە هەمووی لێک دەکرێتەوە مەسەن چۆن ئەگەر یاری دێتسپێسان بینی بیکاتێ تەقە دەکەی پارچەکان قاچیان دێتەوە لاکێنێتەوە پارچە دەبن بە پارچە بوونەکەی لامان کاتە بەشەشیان زۆر بە منداڵان دەچن شەڕشاپشتەکە پرۆجێکت سنتریمان هەبوو لە پارساڵ بینیمان ئەو یاری کە لە جیهانی یاکوزایە بەڵام یاکوزانیە باسی سەرەتای 1920ەکان دەکات یاریێک ئێستا ناوی هەیە تاکلی لە باشاکرە بە ناوی Stranger than Heaven
هەر لەلایەن جەماعەتی یاکوزای دروست دەکرێت واتە لەلایەن جەماعەتی سێگای دروست دەکرێت یاریەکە لە 1920ەکان گۆڕدرا چیرۆکەی هات 1930 زۆر سەنجا چێش دیارە جیهانەکە جوان بوو کامێریکە سێم بوو زۆر کیفم بە یاکوزانە داهات بەڵام ئەو یاریەم زۆر قەشەنگ و جوان دیارە تقریبانەوە زۆر معلوماتەکان لە سەمەرگەیم فێست بێگومان یاری زیاتری تێدا بوو بەڵام پێویست ناکە هەمووی باس بکەم کۆنفرانسێکی زۆر باش بە بڕای من یاری زۆر باش تێدا بوو بەتابەتی کە ڕێزدنی ڤڵۆگەشمان بینی ئیدی یاریەکانی دیکەش ئۆکەی تر بۆ لە پێش چاومان یاری باش تێدایە چاڕوانی بەشێکی زۆر لەو یاریانە بێمە لە هەواڵەکانی ئێکسبۆکس و کۆنفرانسەکەی ئێکسبۆکسی بەڕاستی یەکێ بوو لە کۆنفرانسە زۆر باشەکانی ئێکسبۆکس گەرچی سێچار یاریە زەبەلاحەکەمان نەبینی بۆ نەفۆرتسامان نەبینی گیرزە نوێیەکەمان نەبینی هەچەندە گیرزەشکەمان بینی بۆ نمونە فەیبڵمان نەبینی بەڵام فیل سپێنسەر وتی کەوا لە 2026 چاڕوانی هەموو ئەو یاریانە بن چاڕوانی یاریێکی نوێی فۆرتسا بن وتی ساڵی داهاتووی چاڕوانی یاریێکی نوێی فۆرتسا بن چاڕوانی یاریێکی نوێی چاڕوانی یاری نوێگەی فەیبڵی بن چاڕوانی هەیڵۆی بن چاڕوانی چ پێ دەڵێن یاریەکانی دیکە بن پەرفێکت و ئەوانە یعنی هەمووی ساڵەشکە باز دەکرێت و پیشان دەدرێت و بڵاو دەکرێتەوە یاخود بەروار بڵاوکردنەوەی میهیم ئەم ساڵ ئەوانیان پیشاندا ساڵی داهاتوو ئەوانیان پیشاندا هایلایتی ئەو کۆنفرانسەی بێگومان لای زۆر خەڵکی هاندهێڵدەکە بوو بەڵام لای من هاندهێڵدەکە نیە چکە هاندهێڵدە پێشتر هەر هەبووە تەنیا سکینێکی بۆ کراوە کە هاندهێڵدەکەی ڕۆگا ئەیسوسی بە ناوی ئەیسوس بەناوی ڕۆک ئەکسبۆکس ئاڵای کە ناوکی زۆر قۆڕیە بەزمیم هاندهێڵدەکە زۆر جوانە بەڵام یاری باشمان هەبوو بەڕاستی و یاری باش هەمشاندا ینی مایکرۆسۆفت تۆنێک یاری هەیە بەڕاستی ناتوانم بڵێن یاری نەما وەکو جاران مهم باسەرەتا لە هاندهێڵدەکەی دەست پێ بکەم تەمشە خەڵک بەگشتی بە ئینگلیزەکانیشەوە لە ئۆنلاین بە غەڵەت تێگەیشتون ئەمە هاندهێڵدێکی ئێکسبۆکس نییە لەبەرەوەی یاریەکانی ئێکسبۆکس کار پێ ناکە مەسەڵەن ئەو یاریانەی کە تۆ لەسەر کۆنسۆلی ئێکسبۆکس هەتە هەمان ئەو یاریانە لەسەر ئەو هاندهێڵدەی کار ناکە مەسەڵەن وەکو چ بێتە پێشساتان وەکو ستیمی نییە مەسەڵەن ستیم ئامێری ستیم ئەگە هەتبی هەر یاریێک لەسەر کۆمپیوتەرەکەی خۆت هەتبی لەسەر ئامێرەش دەتبی ئەمە بەو شێوازەی نییە ئەمە تەنیا پیسیە لۆژە قسەی دەکەم لەبەر GTA 6 لەسەر ئامێرە کاری ناکە باشە GTA 6 نایە سەر ئامێرەی کاتێک لە 2026 بڵاو دەکرێتەوە بەڵکو دێتە سەر کۆنسۆلی یاریەکانی کۆنسۆلیش ناتە سەر ئامێرەی واتە ئەمە ئێکسبۆکس نییە وەکو بری ئێکسبۆکسی کۆنسۆڵە بەڵکو ئێکسبۆکسی پیسیە بۆیش مایکرۆسۆفت پێم بی زۆر بەهەڵە نارێن بەهەڵە بەڵام بە ئەنقەست ئەو پەیامیان ڕوون نەکردەوە تاکو گەیمەران ئەکید نەبن لەوەی کەوە ئێکسبۆکسە یا خود ئێکسبۆکس نییە ئۆکەی ئامریکا خۆی لەلایەن کۆمپانیای ئەیسوس دروست دەکرێت و ویندۆز 11 لەسەرە بەڵام ئێکسبۆکس شتێکی زۆر عاقلانەی کردێت چکە ویندۆز 11 کارچاتە بەڕاستی خراپترین سیستمە لە کوڕی لە مێژووی سیستم لە سەردەمی ویندۆز ڤیستاوە تاوەکو ئێستا لە ویندۆز 11 خراپترمان نییە لە بۆ گەیمینجی لە بۆ ئیشکردنی من کەسێکی پرۆفشنالم لە کار ڕۆژانە ئیش بە ویندۆز 11 دەکەم یعنی ئیشی گەورە و زەبەلاحی پێ دەکەین مەسەڵەن مۆنتاژی گەورە ئیشی گەورە ساقیتە ویندۆزش ساقیتە ناسمە مناقەشەی ویندۆز چکە ویندۆز زۆر نازدار بوو ویندۆز 11 ساقیترین ویندۆزە یا لەو گۆڕە کۆمپیوتەرەکەت قورستر دەکات لەوەی کە پێویست ناکە قورستر بکات یەک تەنەش لە باگراوندیش دەکات هیچ پێویست پێ نییە مهم بۆ ئەو کێشانە چارەسەر بکە مایکرۆسۆفت هەستا شتێکی زۆر عاقلانەی کردووە لەگەڵ ئێکسبۆکس ئەوش چیان کردووە سکینێکیان دروست کردووە لەیاوتێکیان دروست کردووە کەوا کاتێک ئەو ئامێرە پێ دەکەی ناسە سەر ویندۆز 11 ویندۆز 11 بەڵکو ویندۆز 11 لە باگراوەندا بەڵام لانچەری ئێکسبۆکس دەبێتەوە جا لەناو لانچەرەکەی ئێکسبۆکسی تۆ هەر یاریە کرد لەسەر ئێکسبۆکس کڕی بێ بەو مەرجەی ئەو یاریە خۆی لەسەر کۆمپیوتەریش بەردەست بێ لەسەر پیسیش بەردەست بێ یاریەکە لێرە پیشان دەدا بۆ پێویست ناکە دووبارە بیکڕێەوە کەشتێکی زۆر ناوازدەیە نازدارە و هەر یاریێک لەسەر ستیمی کڕی بێ لەسەر ئەپێک گەیمسی بە خۆڕایی وەرگرت بیان پارت پێدا بێت لەسەر هەڵ لانچەرێکی دیکە کڕی بێت دەتوانانی هەمووی لینکەی لەگەڵ ئەم ئامێرە لەگەڵ ئەم ئەپەی ئێکسبۆکس بەڵام کێشەکە ئەوەیە ئەم ئامێرە یاریەکانی ئێکسبۆکس سیریەس ئێکسبۆکس 1 ئێکسبۆکس 6 کار پێ ناکە بە شێوەیەکی نەیتیف بە شێوەیەکی ڕەسەن واتە چی واتە ئەمە کۆنسۆڵ نییە بۆ نمونە ساڵی داهاتوو کاتێک کە GTA 6 بڵاو دەکرێتەوە تۆ GTA 6 لەسەر ئێکسبۆکس دەکڕی ناتوانین GTA 6 لەسەر ئەو ئامێرە تاقیکەیتەوە لەبەرچی لەبەرە GTA 6 خۆی لەسەر PC بڵاو نەکراوەوە بۆیش دەڵێم ئەمە ئێکسبۆکسی تەواو نییە ئەمە ئێکسبۆکسی کۆنسۆڵ نییە ئەمە ئێکسبۆکسی پیسیە واتە هەر یاریێک لەسەر PC هەبێ لەسەوە دەکرێت بەڵام یاریەکە تایبەت بێ بە کۆنسۆڵ نایەتە سەر ئامێرە بۆیش دەبێت ئەوەی جیاکەنەوە واتە نامێ بە هەڵە بسم بیکڕن مەسەلەن بڵێ کاکە ئۆکەی GTA 6 دێ ئەوە ئامێرەش ئێکسبۆکسە بەس ئێکسبۆکس دێکڕم کاتە لێ تەبیکەم ناتوانێت بەڵام مایکرۆسۆفت بەتەمای چییە؟ مایکرۆسۆفت بەتەمای ئەوەیە
ئەوە دەستپێکە بزانی چەند سەرکەوتو دەبی کە زۆر ئامێرێکی بەقوەتیشە بەڕاستی و هیواداریشم زۆر سەرکەوتوبی لەبەرچی لەبەرەوەی حەز دەکەم مایکرۆسۆفت خۆی ئامێرێکی لەو شێوەی ئێکسبۆکسی دروست بکە لەبەرچی لەبەرەوەی مایکرۆسۆفت ئەگە ئامێرێکی خۆی دروست بکە بە شێوەی کۆنسڵ دروستی بکە ئەو کاتی هەر یارێک لەسەر ئێکسبۆکسی بیکڕی یاریەکە تایبەتیش بە کۆنسڵی لەسەر ئامریک کار دەکات هیچ پەیوەندی بە کۆمپیوتەرەوە نامینێ کە زۆرم بەدڵە بەڵام من باوەڕ ناکەم ئەو کارە بکرێت لەبەر چی قسەی دەکەم لەبەرچی مایکرۆسۆفت دروستیشی بکە هەر بۆ شێوازە بە پیسی دروستی دەکات لەبەرەوەی کۆنسڵی داهاتوو هەر پیسیە ئەو سیستەمەی کە لێرە دروستیان کردیا 100% ئەکید من ئەو سیستەمە کەوا ستیمی دەستە ناوێ ئەپێک گەیمسی دەستە ناوێ مایکرۆسۆفت هەمان شت دەخاتە سەر کۆنسڵی ئێکسبۆکس واتە چی واتە کۆنسڵی ئێکسبۆکس نامینێ بەڵکو دەبێتە پیسیەک هەموو شتانی تێدایە گەیمەر بتوانین تاقیکاتەوە بە شێوەی کۆنسڵ ئێکسبۆکس بەڵام کۆنسڵ نامینێ بەکو دەبێتە پیسی دەبێتە کۆمپیوتەرە بە نرخێکی گونجاو شتێکی زۆر ناوازەیە نازدارم وەکو ماسەفاتی بگمە ماسفاتی زۆر بەرزە تێڕابایتێک و تەرتیبات و 32 گیگابایت ڕام و شاشەیەکی 120 هرتزی فول HD هەیە و ئەو شتانەی نازدارە بەڵام دەگەڕێتە سەر نرخی چۆتاوکە سەر نرخی نازانین بەڵام ئەگە بە پێی نرخی ڕۆگ ئاڵای پێشتر بیم کە ڕێک هەمان شتە بەڵام شوێن دەستکەکەیان گۆڕی و تۆزێک دیزاینیان دەستکاری کردووە لەوانەیە لە $800 دەست بکە تاوەکو $1000 پێم وایە تۆزێک گرانە بەڵام زانین چڕ دەدا لە داهاتوو بێمە سەر یاریەکانی دیکە بۆ نمونە یاری Call of Duty Black Ops 7 ئاشکراکرا کە پێم وابی خراپترین ئاشکراکردنی یاری بوو لە مێژووی ئاشکراکردنی یاری لەبەرەوەی یەک کەسی نابینەوە لە ئۆنلاین دڵی بەو یاریە خۆش بی نە کورد نەبیانی نازانم لەبەر ئەوەیە کەوا پار بلاک ئۆپس 6مان هەبوو ئەو ساڵ بلاک ئۆپس 7 دێم یان بە خراپی ئارزیان نازانم لەوانەشە تۆ دڵت پێی خۆش بکەتم سەری و ڤیدیۆی من دەکەی بەڵام بەگشتی دەڵێن بەگشتی لە ئۆنلاین کەس بە باشە باسی ناکە یاخود کەسە باسی ناکە هەر لایەنەوە گرنگ نەبوو ئایا چاڕوانی بلاک ئۆپس 7 چکە تڕۆیەکە زۆر ژیری دەستکردیان تێکرد بوو ئایان تێکرد بوو خەیاڵی زانستی ئەوشتانیان تێکرد بوو باسی ساڵی 2035 دەکاتن یاریی سایکۆلۆژی دەبی علەسەس و نازام چ هەروەها بەشێک لە بلاک ئۆپسی قەدیمیان هینابەوە بە شێوەی شاشەکان جەماعەتی مەیسن و وەتستە نەمبەر و ئەوشتانە و نازانم تۆزێت دڵمان لە Call of Duty شکایە ڕاستە بلاک ئۆپس 6 باش بوو زۆر بەڵام هێشتا دڵمان لە Call of Duty شکایە هیوادارم ئەو یاری ئەم ساڵیان ناوازە تربی بەڕاستی و یاریەکە سەر پلەیستەیشن 4 5 Xbox Series و Xbox One Xbox PC Xbox Cloud Xbox Play Anywhere 1 ملیۆن شتیان هەیە کە دەی بڵاو بکەنەوە کاتاکید من لەوەی سەرکەوت دەبین بەڵام ئەو یاریکەوە من خۆم شخصیان زۆر چاڕوانیوە کە Xbox First Party دروستی دەکەم واتە یاریی نوێی Xboxە ئەویش Clockwork Revolution کە زۆر قەشنگ دیارە تێکەڵەیەکی بایۆشاکە لەگەڵ بایۆشاکی کۆنە لەگەڵ بایۆشاک ئینفینیتی لە هەمان کاتدا بەڵای زۆر پیش دەچی زۆر قەشنگ دیارە زۆر جوان دیارە چاڕوانی ئەو یاریان بەڕاستی هەرچەندە جارێ بڵاو ناکرێتەوە بەڵام چۆن پشتە بەرباری بڵاوکردنەوەمانە بەڵام جوان دیار بوو واروە Xbox یاریی Xbox ترگەری فەرمی یاری Gears of War Reload دیاشا کردکەوە بەش یەکەمی Gears of War بەڵام بە شێوەی ریماستەر کراو دێت سەر Xbox PlayStation 5 وەرە PC لە 26 ئەو مانگەی مانجی هەژ عفۆن یاریەکە 4K 60 فریم و تاوەکو 120 فرێمە لە مالتیپلەیەر ۆشتانە وەرا بەشی دومی یاری Grounded یان ئاشکرا کرد هەر Xbox کە بە شێوەی Early Access واتە بە شێوەی تاقیکاری لە 29 مانجی هەفت بەردەست دەبێت Xbox یارێکی نوێی خۆی ئاشاکە بە ناوی ئەکیپەر کە یارێکی قنجیلانەی جوانی بچووکە کە تۆ وەکو لایت هاوسێک یاری دەکەی شتێک لە بابەتەیە یاریەکەش بڕیارە لە هەفتەی مانجی دەی ئەمساڵ بڵاو بکرێتەوە تڕۆیەرێکی نوێی یاری نینجا گایدن فۆرما بینی هەرچەندە ئەو یاریە مەسەن Xbox بە ناوی First Party باسی دەکات دەبەرەوەی Xbox خۆی دەستی هەیە لە دروستکردنی بەڵام خۆی یاریەکە لەلایەن جەماعەتی تیم نینجا دروست دەکرێت بەس تڕۆیەرەکە زۆر جوان دیارە و قەشنگ دیارە بڕیار لە 21 مانجی دەی ئەمساڵ لە تای پلاتفۆرمەکان بەردەست بێ و بێگومان تڕۆیەرێکی نوێی The Outer Worldمان هەیە بەشی دووەم کە ئەمساڵ بڵاو دەکرێتەوە و لە هەمان کاتدا دیپ دایڤێکیان ئەنجامدا دایرەکتێکیانە بۆ ئەنجام دەکەوە زیاتر ڕوونیان کردو یاریەکە چۆن نییە یاریەکە بڕگارە لە 29 مانجی دەی ئەمساڵ لەسەر تای پلاتفۆرمەکان بەردەست بێ بگومان لەسەر پلەیستەیشنیشەوە یاری تۆنی هۆک پرسکیتر 3 and 4 بە هەماشە تڕۆیەرێکی نوێمان هەیە و دێمۆیەکیشمان هەیە ئێستا دەتوانن لەسەر پلەیستەیشن Xbox PC بە خۆڕایی تاقیکەنەوە بزان چۆن نییە و بڕیارەکەش بڕیار لە 11 مانجی هەفت
بەردەست بێ ئەمە یاری تایبەتەکانی ئێکسبۆکس بوون دەربارەی وۆرڵد پریمیەری واتە یاریەکان کە بۆ یەکەم جار ئاشکرا بکرێت چەند یاریی سەرنجاتیشیان هەبوو بەڕاستی لۆ نمونە یاریەک بە ناوی ئەنیمۆ کە یاریی بسوچی خنجیلانەی پلتفۆرمەرە و بێگومان یاریی ئەکشنی ئاپیجیشە قەشەنگ دیار بوو یاریی خەیاڵ زانستیشمان هەبوو بە ناوی ئەفیلیۆن کە وەکو یاری خەیاڵ زانستی جوان دیارە بەڵام هیچ تەقیکردنی شتێکمان نەبی نازانم بزڵ گەیم پڵەیەکەی چۆن دەبێت چۆن نابێت یاریی کابرێکە سێمی خەیاڵی زانستی سەرچێشیە لەلایەن ستودیۆیەک بە ناوی دۆنت کە جەماعەتی لایف سترنجی ئەویان دروست کردی هیوادارم یاریەکە تەنیا چیرۆکی نەبێت بەڵکو ئەکشنی شتێدا بێت لەبەرەوەی نازانم چۆن دەبێت یاریی خنجیلانەی زۆر جوانیشان ئاشاکە بە ناوی فەیجی کە یارێکی خنجیلانەیە لە ڕووی گرافیکەوە زۆر قەشەنگ دیار بوو جەماعەتی گەیم فریچی یەکی لە ستودیۆی هەر ناوازەکان یاری بیست of reincarnation یان ئاشرا کرد کە قەشەنگ دیار بوو جوان دیار بوو بەڵام پێدەچێ وەختی زۆر مابێت تاوەکو بڵاو دەکرێتەوە و سەرەتای ئەم ساڵ پێم مابێ هەندێک معلوماتمان بەدەستکە لەسەر یاری The Blood of Dawnwalker بە فەرمی ترۆلەری ئاشاکردنیان و گەیمپڵەیشیان ئاشا کرد کە یاریەکە پەیوەندی بە ڤۆمپایر و خوێنمژ و ئەوانەوە هەیە سەدەکانی ناوەڕاستە لە 2026 دێ لە تای پلتفۆرمەکان بەردەست دەبێت قەشەنگ دیارە ترۆلەرەکەی جوان بوو و هیوادارم یاریی ناوازە بێ یاری کرۆنۆس The New Dawn گەیمپڵەی نوێمان بینی کە بڕیار هەر لەلایەن جەماعەتی بلوبەر تیم دروستکرانی ساڵن هیڵی دوو ریمیک دروست دەکرێت یاریی تایبەتی ناوازەی خۆیان جەماعەتی بلوبەر تیم ستای پلتفۆرمەکان بەردەست دەبێت یاریی مانەوە لە ژیانە ئەکشنە خەیاڵ زانستیە تایم تراڤڵە قەشەنگ دیارە جوان دیارە لە پاییزی ئەم ساڵ تای پلتفۆرمەکان بەردەست دەبێت دوو یاری فاینل فانتەسی دێنە سەر ئێکسبۆکس بۆ یەکەم جا بۆ منە یاری فاینل فانتەسی 7 ریمیک لەگەڵ یاری فاینل فانتەسی XVI X دەکات 10 V دەکات 5 I دەکات 1 کاتە 16 دێتە سەر ئێکسبۆکسی جەماعەتی نمبەرەکانی ڕۆمانی ئەوها بۆ شێوازەخی مهم جارێ ئۆکەی بەشی دووەمی یاری های ئۆنلای باشاکرەکە بەش یەکەمی بە سێ شەی تاوام کرد ئۆکەی عاشقی ئەو یاریانەمە لەبەرچی لەبەر یەکەم جەماعەتی ڕێکی مۆرتی بەشدار بوون کە یەکە لە ناوازەترین ئەنیمەیشنەکان لە ژیانم کە ئەو جمعە پێمابێ ئەڵقەی نوێ دێ سیزنی نوێ هاتیە ئەڵقەی نوێ دێ ئەڵقەی سێم دێ پێمابێت تەماشاکەم چوە کیفم زۆر بە ڕێکی مۆرتی دێ ینی تاکە ئەنیمەیشنە لە ژیانم مابی ڕێکی مۆرتیە دەنجی وان جەماعەتی وان ئەو یاریان دروست کرد بەش یەکەم زۆر ناوازە بوو کاتێ بە چەکێک یاری دەکرد چەکەکان قسەیان دەکرد یاشی کۆمیدی فڵ قەشمەریاتی سەروەژە ساڵام بوو کە زۆر بەڵمە جا بەشی دومیشی ئاشا کرام کە بڕیارە ئەم ساڵ لە پاییز لە پێدەڵێن زستانی ئەم ساڵ بڵاو کردەوە و بێگومان دێت سەگەیم پاسیش خۆتە لە خۆمان توای تاقیکەینەوە یاری ئینڤیسیبل لەگەڵ کوارتر ئەپ ئاشکراکرێکە من زۆر معلوماتم نییە لەسەر یاری ناوەکەش نازانم بخینەوە ئینڤیسیبل کە دەزانم ئانەمەیە کارتونە ئەنەمەیشنە هەرچیەکە زۆر بەناوبانگە بەڵام نە لەگەری گەورە بووم نە معلوماتم هەیە بۆ کەسانی حەزیان لێە لە 2026 بڵاو دەکرێتەوە وەروە یارێکی تاکتیکڵی ئاشکراکرا کە ئەکشنی سەرچێشیە ئەکشنی ئەدڤنچەرە بە تاکتیکلیشە واتە دەوێت بە شێوەی ستێڵت یاری بکەیت بە ناوی مودانگ تو هارت لە 2026 بڵاو دەکرێتەوە لە سوتای پلتفۆرمەکان بەشی چوارەمی یاری پرسۆنا 5 ئاشکراکرا بەشی دووەمی یاری پلانت ئۆف لانا ئاشکراکرا کە بەش یەکەمی جوان بوو بەڵام بەدڵم نەبوو بەڕاستی گەیم پڵەیەکت خۆش نەبوو بەڵام ئەوەی کە هەمووتان چاوەڕێتان دەکرد بەشێکی نوێی یاری دروزەکەی بێ ئەپلەیک تێڵ بەشەشی دیکە نییە بەڵام بەشەکە لە جیهانی ئەو یاری بە ناوی ڕەنەسانس ئەپلەیک تێڵ لەگەسی کارکتەرشی دیکەمان هەیە باسی دوای 15 ساڵ لە چیرۆکی بەشی چیرۆکە ڕەسەنەکەی دەکەم کارکتەرشی دیکەمان هەیە جیهانەکە تۆڵێک گۆڕدراوە شتانم جوان دیارە قەشەنگ دیارە هەمان ستودیۆ دروستی دەکەن کە ستودی ئەسۆبۆیە لەگەڵ فۆکس ئینترتەینمنت کارەکە دەکەن گەیمپڵێکی جوان بوو تام ئەوەندەی بڵێم سەردانم زانی ئەپلەیکتێڵە بەڵام کە بزانیمان ئەپلەیکتێڵە دڵخۆش بووم کە ئەپلەیکتێڵە بەرواری بڵاوکردنەوەمان بە فەرمی نییە بزڵ چەندە بەڵام زانین لە 2026 تا پلتفۆرمەکە بەردەست دەبێت وەروە یاریە کە ڕۆژی یەکەم من ئامادەم بیکەم یاری سوپەر میت بۆی 3Dە سوپەر میت خۆی یاری زۆر قورسی پلتفۆرمەری 2D بوو ئێستا وەکو تان بڵێم ئاسترۆبۆت و ماریۆی کراوەتە 3D کە قەشەنگە جوانە پڕخوێنە ستایلی منە لە سەرەتای 2026 بڵاو دەکرێتەوە بکات 3D پلتفۆرمەریشە ئامادەمە ڕۆژی یەکەم وام خۆشەکەشی چیە دێتە سەر گەیم پاسی لە ڕۆژی یەکەم
یارێکی زۆر سیر و سەمەرەش ئاشکراکرا بە ناوی there are no ghosts at the ground کە بزەبەت تی نەگەیشتمە و یاریە بزەبەت مەقسەد یاچیە زۆرش مەسە نەخینەوە بەڕاستی بە دەزانام باسی هوتێلە چی دەکەکەوا دەبێ هوتێلەکە نوێ بکەیتەوە نوێکردنەوەی هوتێلی ئۆشتانەیە ماڵ و ئۆشتانی گەڕک کۆشتانی لامان کاتە یاریەکە دەبێتە شتێکی دیکە بزەبت ئالۆز بوو لە کنەمەڵان 2026 بڵاو دەکرێتەوە دەربارە دیاسی چەند دیاسێکی ناشاکل بۆمە لە یاری فۆڵ ئاوتی ئاشایان کرد لە بۆ ئۆلدەسکۆسی ئاشایان کرد کە ئەوانە زۆر مهم نەبوون بەڵام ئەوەی مهم بوو دیاسێکی نوێمان هەیە لە بۆ یاری ئیندیانا جۆنز and the Great Circle بە ناوی The Order of the Giants کە دیاسیەکە چەند دیارە لە پاییزیم ساڵ پێم مابێ بڵاو دەکرێتەوە ئەوە تقریبا زۆر بەشتەکانی کۆنفرانسی ئێکسبۆکس بوو کۆنفرانسێکی خۆش بەڕاستی ڕاستان پێ بڵێم کۆنفرانسێکی خۆش بوو پڕیاری بوو شتی ناوەتدا بوو تۆنە یاری فەرست پارتیان هەبوو جەماعەتی پلەیستەیشنی دەبیر نەکەن پلەیستەیشن بە تایبەتی داوەشێن دوو یاریتان پیشاندا ئەمساڵ یەکیشیان پیشانیشتان داوتیان هاین لە مانجی حەفت پێتان پیشاندەین ئەوەی گۆسۆڤیۆتەی لەگەڵ یاریشی شەڕکردن ئەوە فەرست پارتی دەبی وابی تۆنە یاری خۆت عرضکەی پلەیستەیشن هەر لەمێژە یاریشی نوێی خۆی عرض نەکردووە بە شێوەی شەوکیس وەشتانە بڵێ ها شتانەمان هەیە مایکرۆسۆفت شتێکی زۆر ناوازیان کرد و هیوادارم یاریەکانیش هەموو سەرکەوتوو بن ئۆکەی بینە لای گاد ئۆف وارێ دەبوایە گاد ئۆف وارێک ببینین دەنگۆیەکان هەمووی وابوون هەموو دنیا چاوەڕوان بوو نە لە ستێت ئۆف پڵەی بینیمان نە لە سەمەر گەیم فێستش بینیمان هۆکارەکەی چییە بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کریتم لە ئۆنلاین بەپێی ئەو دەنگۆیانەی بینیمە لە ئۆنلاین هۆکاری پیشانەدانی ئەو یاریەی لە بۆ دواخرانی یاریەکە دەگەڕێتەوە لەبەرچی وتمان لافتی ڕابردووتم یاریەکە مێترۆیدڤینیایە واتە یاریەکە یاریی بچووکترە لە چاو یاریەکانی پێشی گاڵڤاری و برایەکەی کرەیتۆسی تێدایە و لە هەمان کاتدا یاریەکە کامێرە لایەکەوە پیشان دەدا بەڵام یاریەکە کە سەرەتا ئیشیان سەکرد یاریەکە قسەکردنی تێدا نەبوو واتە کارکتەرەکان ڤۆیسیان دەنجیان نەبوو تەنیا بە شێوەی تێکس دەنووسرا لە شاشەی بەڵام سۆنی بڕیاری داوە ئۆکەی یاریمان هەرنیە بە ئەو یاریە بە گرنجیەوە بڵای بکەنەوەی چیە دەنجیان لە بۆ زیاد کەواتە ئەگەرێکی زۆر هەیە دەنجی کرەیتۆسی ڕەسەن بگەڕێتەوە لە بۆ ئەو یاریەی تیسی کارسن بگەڕێتەوە لە بۆ یاری چکە باسی کرەیتۆسی کۆن دەکات ئەوە ئەو نەمەرز کاتێ لە ئۆنلاین کەەوە هۆکاری دواخرانی ئەو یاریە یاخود پیشانەدانی ئەو یاریە بەەوە دەگەڕێتەوە سۆنی دەیەوێ دەنگ لە بۆ چۆن دۆبلاش لە بۆ یاریەکەی زیاد بکەم ڤۆیس ئاکتەر لە بۆ یاریەکەی زیاد بکە بەڵام کێ ئاشای دەکەن نازان بەڵام بەپێی دەنگۆیەکان بێ لە کۆڵنەوەکانی لە ئۆنلاین کردم ئەوەیەکەوە ئەو یاریە هێشتا هەر لە پلانە ئەم ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام کەی بڵای دەکەنەوە مەزن ئەو مانگی 6 و 7 خۆ بەتمانی مانجین و بڵاوی کە بێ ئەوە هیچ ڕکلامێکە لە بۆی نەکردبێ مەگەر لە کۆتایی ئەم ساڵ لە مانجی دە ئەوانە بڵای دە و 11 نام دە خۆیان گۆسەڤیۆتیان هەیە لەوانێ مانجی 11 12 بڵاویکەنەوە لەوانەشە مانجی 8 9 10 ئاشکرای بکەن و بڵێن ئەو کاتی بڵاو دەکرێتەوە ئەو دوای زانیاریەکان لەسەری کە وەرم گرتیە و بەداخیشەوە قسێش دەکەم بەڵام ستودیۆی بن ستودیۆ بەداخەوە ژمارەی کارمەندیان دوورخرانەوە لە کارەکانیان دروستکردنی یاری دەیزگۆن بەهۆی ئەوەی یاری نوێیەکیان کە یاریی ئۆنلاین بوو لەلایەن سۆنیەوە کانسڵ کرا و ئێستا خەریکی یاریی نوێنە بەشێک لە ئەوەکانیان پەرپدرەکانیان لە کارەکانی دوورخرانەوە کە بەداخەوە سۆنی بەردامە دەرکردنی کارمەندەکانی و سۆنی بەردامە لە بێهیواکردنی گیمەرانی خۆی هەرچەندە سۆنی یاری هەیە بەڵام یاریەکانی زۆر کەم بووە و زۆر کەمە و زۆر دووریشن لە یەک سەری ئێکسبۆکسکەین ئەم ساڵ گەیم پاس پڕیاری بوو و تۆنەشی دیکەشانە شاکردێکەوەتە پڕیاریە بەڵام ئێکسبۆکس چێشەکەی ئەو بوو یاریەکانی خۆی خستە پلەیستەیشنی کەشتێکی باشە بەڵام لە ئێکسبۆکسی باش نیە لە بۆ گەیمەرانی ئێکسبۆکسی کۆنسۆل باش نییە ئەگەر نا لە بۆ ئێکسبۆکسی دەرەجەیە کەس کوسە پارێژێتی ئەنج دەکەی ئەگەر نە منافەسەکە زۆر خۆشتر دەبوو ئێستا بەڵام ئەوە دەبینین کە حاڵی ئێکسبۆکس چۆنە حاڵی پلەیستەیشن چۆنە میهم بەداخەوە خۆشەویستانم ئەوەش بەرنامە سفرێک ژیری بوو هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بیت کا دەکەم دوگمن لایک سەبسکرایب لە بیر نەکەن هەینیتان دووبارە پیرۆز و مبارەک هیوادارم هەفتەیەکی خۆش بەڕێ بکەن و هیوادارم نەوێتە دەنجی دنیای سێیەم لەناو نەچین تا یاری GTA 6 ئەنجام دەدەین چاوتان ماز دەکەم خوداتان لەگەڵ